سڵاو بینەرانی خۆشەوی سڵاو ئازیزان سڵاو سافی ئازیزی کورسات سواز بۆ ئەم بەرنمەیە پێشەکی پێم خۆشە سەرەتا باسی ئەم بەرنمەیە بکەم لە ڕووی گرنگی و لە ڕووی ئەدای بەرنمەکەەوە چونکە زۆر جار فرسەت هەبووە زۆر جار کات هەبوو بۆی کە لە بەرنمەیەکی ئاوایە بەشدار بین بەڵام هەندێک جار هەستمان بە زەروریەت نەکردووە لە بەرخاتی ئەوەی کە بەرنمەکان نەیتوانیوە ئاسێکی گەورایە ئاسێکی گرنگ پێشکەش بکات بۆیە پێم خۆش و لەم بەرنمەیە بەشداری بکەم لە بەرۆی هەستم کرد ئارگۆمنتێک هەیە هەستم کرد جەدەلێک هەیە هەستم کرد بابەتێک هەیە کە توانین بەجددی بچینە ناو قوڵایی باسێکەوە و بچینە ناو قوڵایی فیلمێکەوە چ لە ڕووی شیکاری بێت لە ڕووی باسکردنی ئاسایی بێت لە ڕووی تێگەشتن یان سەرگەرمی وێ بۆ بینەران یان بۆ هەر کەسێک کە گوێگر و بیسەری ئەم بەرنمەیە بێ خۆم بە خۆشحاڵەزانم کە لەم بەرنمەیە ئامادەم و بەشدارم بەشداری منیش لە ڕێگەی فیلمی بیکتریەوە واتە درەختی گەورە کە لە ساڵی 2021 بە هاوکاری بە ڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەرەم هاتووە و لەگەڵ چەند کۆمپانیایەکی بەڕێز کە توانیان ئەرچی هەندێک لایەنی فیلمەکە بگرنە ئەستۆ لەوانە سافۆ پرۆداکشن کە بەڕێز مەلانەجم سەرپەرشتیە کرد ئەو کاتە گرنگی فیلمی درەختی گەورە لەوەیە کە بۆ یەکەمین جارە لە ئەتوانم وانی ئەم ناونیشانە بیان بەخۆم لە مێژووی کوردستانی باشوورە وەکو دەرهێنەرێک ئیش لەسەر ئەکسپریمنتن بکەم وەکو ژانرێکی تایبەت وەکو ژانرێک کە بەڕاستی دەست بردن بۆی پێویستی بە هێزێک هەیە یان پێویستی بە تێگەیشتنیی خوڵ هەیە حەزم کرد ئەم ژانرە هەڵبژێرم و حەزم کرد ئیشی تا بکەم و بە پێویستیشم زانی لە ڕووی معریفیەوە لە ڕووی فکریەوە کە ئەم ژانرە هەستم کرد فراغێک هەیە لە ناو سینەمای کوردی هەڵبەت فراغ زۆرە لە ناو سینەمای کوردیا لە بڕی سینەمای کوردی هێشتا لە سەرەتاکانی دروست بوونایە و ئەتوانین بڵێن ئێستا یان دوێنێ سەرەتایەکی نوێ بۆ سینەما سینەما نەگەشتۆتە ئاسێک لێرە بتوانین دراسی بکەین بتوانین بیخوێنینەوە لەبەرەوە پێویستیمان بە کۆمەڵێک فیلم هەیە لەم سەرەتایانەیە کە بەلای کەمەوە وەکو سەرەتا وەکو بیدایەت شیکاری بۆ بکەین بۆیە بە زەڕوریەتم زانی من فیلمی درەختی گەورە دروست بکەم یان ئەو فیلمانی کە لە پێشترا بەرهەمەم هێناوە وەکو ژانری ئەکسپریمنتن بۆی بتوانین بچینە ناو قۆناغێکی تری بەرەمهێنانی فیلمەوە لەو ڕێگە تەقلیدی و لەو ڕێگە زۆر درامیایی کە پێشتر پێ تێپەڕی بووین هەنگاوێکی نوێ بنین فیلمی بیکتری یان با بڵین درەختی گەورە یەکێکە لەو فیلمانی کە زۆرم خۆشە و فیلمێکە بە جۆرێک لە جۆرەکان قۆناغێکی تری بۆ من دروست کرد لە ژیانماوە یان با بڵین هەنگاوێکتر لە هەنگاوەکانی ژیانم چۆ پێشەوە بەهۆی ئەو فیلمەوە و هەندێک دنیای پێناسانم خۆشەویستەکەش لێرەوە گەڕێتەوە کە فیلمی بیکتری بەڕاستی لە ناو دنیایەکە ئەخولێتەوە دنیایکی فکری تایبەت و ئەدەبی تایبەتە بۆ من تێما و بابەتی فیلمەکە باس بکەم ئێستا باسی خۆکوژیەکە هەرچەنە خۆکوژی بابەتێکی زۆر خۆش نییە ئاشنا نییە بە کۆمەڵگای ئێمە ناندێک ڕەنگە لێرە و لەوێ باسەکان ببیسین کەسێک خۆی کوژیان شتێک هاتە پێشەوە کەسێک تووشی خۆکوژی بوو بەڵام ئەم شێوازە لە خۆکوژی ڕەنگە سیاقی نەبوو بێت تا ئێستا لە لای خەڵکی ئێمەیان لە ناو معریفە و لە ناو ئەدەبیاتی کوردیا جێگی نەبوو بێتەوە بەڵام حەزف کردووەکو دەرهێنەرێک یان وەکو سینەماکارێک یان وەکو کەسێک کە بیرم لە فەراقێک کردبێتەوە لە بابەتێکی وەکو مەسەلی خۆکوژیە حەزم کرد بێ فیلمێک دروستکەم لەسەر ئەو بابەتەن زۆر جاریش فیلمەکانی ترم یان ئەوانی پێشووتر یان ئەوانی کە بیرم لێ کردبێتەوە یا هەندێک سیناریۆم هەیە نزیکی 15 سیناریۆی شۆرت فیلمە کورتە فیلمە کە ئێستا حازرم کردووە بیکەم بە کتێبێک چاپی بکەم بۆ فێرخوازانی زانکۆ و پەیمانگاکان بۆی کە بتوانن لە ئایندەیە سوودی لێ وەرگرن بێمەوە سەر بابەتی مەسەلەی خۆکوژی زۆر گرنگە ئێمە بوەسین لەسەر هەندێک پرسیار لەسەر هەندێک پرسیاری وجودی ئەنتۆلۆژی کە بەڕاستی نەک هەر بۆ کۆمەڵگای خۆمان بۆ کۆمەڵگاکانی دنیاجێی ڕامانە فیلمی بیکتری کاری لەسەر یەک تێما کردووە و تێماش ئەوەیە کە
ئێمە ئەگەر بابەتەکانی مردن پۆڵێن بکەین ئەگەر قرار بێت خۆکوژی لە سا 1.8 بەشەر پێک بێنێت ڕووداوەکانی هاتوچۆ لە سا 4 بەشەر پێک بێنێت یان ڕووداوەکانی تری جەنگ و نەهامەتەکانی بەشەر یان برسێتی هەریەکە بۆ خۆی جزئێکی گرتە بێت لە مەسەلەی مردنا بۆ بەشەر خۆکوژیش بە دەرنیە لە یەکێک لەو تێمایانەیە یەکێک لەو بابەتانەیە کە بە 1.8 دانیشتوانی سەرزەوی ژمارەکرێەوە ئەمەش بابەتێکە کە بێ بەڕاستی لەسەری بدوین لەسەری بوەسین چ لە ڕووی فکریەوە چ لە ڕووی معریفیەوە چ لە ڕووی ئینسانیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە تایبەتکان کۆمەڵگایانی ئێمە ئێستا لەم سەرەتایانەیە پێگەن هەڵبەت خۆکوژی لە سێ قۆناغا خۆی دۆزێتەوە بەگشتی یعنی هەر سێ قۆناغەکەی سیر بکەین ئەو جۆرە ئینسانانە یان ئەو جۆرە کارکترانە چێن کە لە ناو ژیانە خۆیانە کوژن یەکێک لەوانە ئەوانن کە زۆر بێهیوا بن یان با بڵین تووشی داڕمانێکی گەورە بن فاڵن داونەکەن یان با بڵین کەوتنیشی گەورە کەون کە هەرگیز ناتوانن هەسنەوە ئەمە تێڕوانینی خۆیانە هەڵبەت کە هەرگیز ناتوانن هەسنەوە چونکە ئینسان ئیرادێکی بەهێستری لەوە هەیە کە بە بابەتێک لە ناو بچێ ئەمەش خۆی بینێتەوە لە مەسەلەی عاشق یان خۆشەویستی لە ڕادە بەدەر کەوتنی عاشقێک یان خۆشویستنی دایک و باوک یان کەسێک کە زۆر مهتەمی پێوەی لە کاتی لە دەزانی ئەوە یان هەندێک مەسایلی سەرمایە و پارە و سەرمایە گوزارێکی گەورە لە پڕ ئەبێ بە خاوەنی $0 وای لێت ئەم کارکتەرە تووشی داڕمانێکی گەورەی نەفسیە بێت بۆ حاڵەتێک لە حاڵەتێکی شاز و دەکمەن یەتە ناو سایکۆلۆژیەوە یەتە ناو ژیانیەوە وای لێ کات کە بەرەو مردنیە بادی یان بەرگەی ئەو لە دەزان و ئیرادی ئەو لە دەزانی نامێنێت کە بتوانێت جارێک تر ژیان دروستکاتەوە بڕیارەیە کە خۆی بکۆژێت جۆرێکی تری ئینسان لەو پەڕی با بڵین عەقلانیەوەیە وەک ژار خواردنەوەکی سوقرات کاتێک ئینسان ئەوێت قەرارێک بات بڵێت من تەحەداکە من ئەمەوێت ئەوەی کە بڕیارم لەسەریاوە یان ئەو بیر و باوەڕێکە هەمە تەحەداکەم کە لەسەری بەردەوامم یان تەحەداکەم کە لەسەری جانی خۆم بەختەکەم بۆی بۆ ئەوەی کە ئەم میتۆدەی کە هەمە ئەم بیر و باوەڕێکە هەمە سەر بگرێ و جێ بگرێت و تاریخ دروستکا بۆ خۆی ئەو ئەمە لە ناو دینا هەڵبەت ڕێگ و ڕیشەی هەیە و جێشی بۆتەوە مردنی مەسیح یەکێکە لەو نمونانە چونکە بە پێی ئینجیل مەسیح بوو ئەوەیەت کە با بڵین بمرێت لەبەر خاتی ژیانی هەرمانی مرۆڤایەتی یان ژیان بەدەزێنانی ژیان لایەن مرۆڤایەتیەوە بەهۆی مردنی مەسیحەوە و ئەو مردنی خۆی قبوڵەکە لە لای قەسەری ڕۆم لە سەردەمی ئۆغزس قەیسەرە بۆ ئەوەی کە بمرێت لە پێناوی مرۆڤایەتیە ئەم جۆرە لە مردنیش یەکێکە لە جۆرەکانی تر نمونەمان زۆرە توانین لە ئارسە ڕامبۆ باسکەین نتوانین صادقی هیدایەت باسکەین حتا لە ناو ئەدەبیات و کولتوری خۆمانە محەممەد عومەر عوسمانی ڕەحمەتی باس بین کە لە پێناوی بیر و باوەڕێکە مەسەلەن ئەمرێت و باوەڕی بەوە هەیە کە مردن ئەخرین ڕێگەیە و ئەخرین چارەسەرە بۆ ئەوی کە بەشەر هەڵی بژێرێت و ئەم جۆرە لە مردن جاری وە هەیە لە ئینسانێکە ڕوویاوە مەرج نییە مردنەکەی بەسەر خۆی هێناوێ بەڵام خۆی بۆ ئامادەکردووە بۆی ڕوبەڕووی ببێتەوە بۆ نمونە پازۆلینی یەکێکە لە دەرهێنەرە دیارەکانی سینەمای ئیتالیا و یەکێکە لە سیاسەت مەدارە گەورەکانی ئیتالیا و یەکێکە لە شاعیر و ڕۆمان نووسەکانی ئیتالیا زۆر جار باسی ئەمەی کردووە کە بەڕاستی مردن پارچەیەکە لەو ژیان و هەر کاتێک مردن هاتە پێشەوە واتە ئەو کەتەی کە لە مۆنتاژە بازەکرێت یعنی مردنی لەگەڵ مۆنتاژە ڕەبت کردوێتەوە کاتێک کە کەتێک ئەکرێت لە مۆنتاژە و کۆتایی بە فیلمێک ئێهێنرێت هەمان ماناییاوە بە مردن کە لە
ژیانە جارێکتر مۆنتاژە بێتەوە واتە مردن لە لای هەندێک یان لە لای هەندێک فەیلسوف یان لە لای هەندێک میرمەند یان لە لای هەندێک خەڵکی واعی لەوە هاتۆ کە ئەبێ شەرعەتی بنێ یان شەرعەت بێن بۆ مردنە یان شەرعەت لە پێناو ئەوەی کە بگەن بە یەکێک لەو فکرانی کە هەیەە بۆ ئەوی دەستبەرداری نەبن یان شەرعێدان بە شتێک کە تەنەبووی بۆکن هە پێشببینیەکەن ڕەنگە لە داهاتوە ڕووبات نمونەی زۆرمان هەیە وەکو بۆ نمونە گالیلی تەحەدایەکی گەوراکە بە مردنی خۆی باژەکەژێات بۆ ئەوی کە بیسەلمێنێت کە زەوی خڕە بۆ نمونە حەزەکەم بێمە سەر نمونەی سێمی بەشار کە خۆیان نەکوژن ئەوانیش جۆری سێم بەگشتی تەڵعان ئەمە باسەکەین ئەو جۆرە کەسن کە لە ڕووی مێنتاڵەتیەوە یان لە ڕووی نەفسیەوە کێشەی نیرۆلۆژیان بۆ دروزەبێت کێشەی دەمار و مێشک و دەماخیان بۆ دروزەبێت زۆر جارەی بیستین لێرە لێ لە ناو کۆمەلگای خۆمانە لە کۆمەلگاکانی دنیای بیستومانە هەندێک کەس هەیە بەبێ ئامادەکاری بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەکی هەبوو بێیان بەبێ ئەوی بیرێکی کردبێتەوە یان بەبێەوەی لە ناو دنیای ئەدەب و فکر و فەرچەفە و ناو ئەژیانێکا بوو بێیان لە ناو کەوتنێکیان ماساتی کێشەیەکی گەورا بوو بێ تووشی ڕوبەڕووبوونەوەی خۆکوژیە بێ ئەم جۆرە خۆکوژیە پەیوەندی بە دەماخ و مێشک و دەماری ئینسانەوە هەیە کە جاری وا هەیە ئینسان تووشیە بێت لە فیلمی بکتریا هەڵبەت نمونەی دووەمیان باشترینە کە هەستەکەم پێکاومە لە فیلمەکەیە کە باسی جۆرێک لە ئینسانەکات هەست بە ناومێدیەکە کات لەوەی کە ئەگاتە یەقینێک پێ وایە ژیان لە ئێستاە ینی کۆتایی ژیانی خۆی یا کۆتایی با بڵێن فکرەکەی گەیشتووە وەک ئەوەی ئارسەڕام بۆ باسیەکات ئەوەی کە ویستم وتم مەبەست لە فیلمی بکتری دروستکردنی فیلمی بکتری بە تەنها خۆکوژی نیە یان بابەتێک و تێمایەکی خود ئاگا نییە لەباری خۆکوژیەوە بەڵکو بابەتێکە پەیوەندی بە مەسایلی فکریشەوە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگ بۆ بەلای منەوە بێتە دەرەوە بێتە ناو واقعی کۆمەڵگای کوردیەوە بێتە ناو واقعی سینەماوە بێتە ناو واقعی سینەمای دنیاوە ئەسڵەن لە ڕاستیە ئەویش قۆناغی ئاوێنەکەی لاکانە ژاگلاکانی با بڵێن بیرمەند و سایکۆلۆجست کە ئینسان بەڕاستی جاری وا هەیە وتوێژێک هەیە کە لەگەڵ ناخی خۆیایکە لەگەڵ کارکتەرێکی شاراوی خۆیان ئەیکا کە ئەوە حەقیقەتی ڕاستەقینەی ئەوە نەک ئەوەی کە بە فیزیک لە دەرەوە ئەیبیرین یعنی ئێستا بۆ نمونە من بۆ بینەران و بۆ ئەم بەڕێزانە کە لێرە قساکەم دەرباری فیلمەکە ڕەنگە ئەوان تێگەیشتێکیان هەبێ بەرامبەر بە من ئێستا حاڵی حازر و بە فیزیک تێگەشتێکی تریان هەبێ بەرامبەر بە من یعنی ئەو کارکتەری ناوە کە بە حەقیقەتی ڕاستەقینە ژاگلاکان باسیەکات ئەم حەقیقەتی ڕاستەقینەیە بهێنی دەرەوە جارێکتر ئەگەر بێت و ئێمە ئینسانە ڕاستەقینەکەی ناخی خۆمان بێنین لە دەرەوە بەڕاستی ئێمە لە هەموو شتێک ڕوو دەبینەوە ئەو ڕاستەقینەیە ئەو حەقیقەتە چییە لە ناو ناخی ئێمەیە بەڕاستیەتە دەرەوە ئەو توانین بیبینین و توانین لەمسیکین بەڵام ئاەت یان نا چونکە ئەگەر بێتە دەرەوە ڕەنگە کارەسات بخۆڵکێنێ هەموو ئینسانێک ئەم حەقیقەتی خۆی بێنێتە دەرەوە ڕەنگە کارەساتی زۆر گەورە بخۆڵکێنێت بۆ لەبەرەوەی لە ڕووی فکریەوە گەر تەماشا بکەیت جاری وایە درۆ لە ناخی ئێمەیە هەیە جاری وایە خیانەت لە ناخی ئێمە هەیە جاری وایە دزیکردن ناعەدالەتی کۆمەڵێک شت هەیە لە ناخی ئێمە هەیە گەر ئەم کارکتەرە بە فعلی لە ناخی ئێمە وجودی هەبێ ئێمە هەز بەم شتانە بکەین ئەگەر کارکتەرە ڕاستەقینەکە بینی لە دەرەوە کەواتە ئێمە هیچ گرفتێکمان نامێنێتەوە لە ڕووی بەشەریەوە چونکە ئێمە کاتێکەچین بۆ دزی هەز بە دزی ئەەکەین نەزانی دەموچاوە هەڵە پێچی لە کاتی تاریکە ئەڕۆی لە کاتێکە ئەڕۆی دنیا بێدەنگ بێ هەوڵی پێڵاوەکانە سامت بێ بۆ نمونە نەوە پێڵاوێک لە پێیەکی کە دەنگینێت لە کاتی کەوت لە خوارەوە هات و چۆکردنا یان ئەوانی کە درۆکەن کاتی درۆکردنەکان یا پێش درۆکردنەکان هەندێک ئامادەکاری بۆکەن ئەمە هەموو چێم ئازایە ئەم کارکتەرەیە کە ژاگلاکان ئەوکو تیۆریستێکی گرنگی ناو دەروونشیکاری باسیەکات کە ئێمە ئەگەر بێت و ئینسان ڕوود ببێتەوە ئینسان
ببێ ئەو کارکتەرە ڕیاڵی خۆی ئەو کارکتەری کە پێوترێ حقیقەتی ڕاستەقینە بهێنێتە دەرەوە ئیشی پێ بکە ئێمە لە هەموو شتێک بێبەریە بین و هەموو شتێکمان جێبەجێ بێ و مسۆگەرە بێ لە ژیانە وەکو ئینسان وەتوانین ئەو خۆشەویستی کە باسی خۆشەویستی ڕێز محیبەت بەدەستێنانی هێزی لاهوت و فکری لاهوتی فکری مێتافیزیک فکری باڵین ئەوەی کە پێوتە عەدالەتی ئیجتیماعی هەمووی بەدی بێنین بە شەرتێک ئێمە ئیش لەسەر ئەو کارکتەری خۆمان بکەین وردە وردەوای لێ بکەین ببێ بە فۆرمێک لە ناو کارکتەرە فیزیکی و ڕیاڵێکی دەرەوەمانە مانیفێز ببێت و شکڵ وەرگرێت. سڵاو کاک سەفین، خۆشحاڵم جارێکی کە لە دەرفەتێکی ترا دوای بەرکەوتنمان لە ئەکادیمیا لە ڕێی قسەکردن لەسەر فیلمێکتەوە یەکتریە بینینەوە. یەکێک لە ئەو بابەتە زۆر گرنگانی کە ئێمە پێویستیمان پێێتی قسەی لەسەر بکەین بە بەردەوام لە ناو فیلمەکانی ئێمەیە یاخود لە ناو فیلمانی کە لە نێوەندی فیلمسازی کوردیا دروستەکرێن بنیادی جێڕانەوەیە. هەوڵێکی جیاواز لەم فیلمەیە بینڕێ کە جۆرێکی تر لە جێڕانەوە یاخود ماڵمەڵەکردنە لەگەڵ جۆرێکی تر لە جێڕانەوە دەستبردنە بۆ فەرهەنگێکی جیاواز کە فەرهەنگی بەدوان یەک نەهاتنی ڕێک و پێچی بابەت و کاراکتەر و کردارەکانی نەناو فیلمەکەیە. بە مانایەکی ترەتوام لە ناو زاراوەی نۆلینیێرا کۆی بکەمەوە، یعنی ئەمە چەندێک بنیادی جێڕانەوەیەکمان هەیە کە بنیادێکی جێڕانەوەی ئاسایی تەقلیدی یاخودەوەی کە بە کرۆنۆلۆجی ناویە بین ئەو بنچینەی کە سەرەتا و ناوڕاست و کۆتاییکی دیاری هەیە بۆ هەموو چیرۆکێک لەبەرەوەی کە چیرۆکەکانی ئێمەکەیان جێڕینەوە بەشی زۆریان چیرۆکانی ناو ژیانن یاخود ئەگەر سەری ئەو پێناسە زۆر سادەی سینەما بکەین کە زۆر جارە وترێ گەر شان و لاسایکردنەوەی ژیان بێ کەواتە سینەما خودی ژیان خۆیەتی. بۆیە جێڕانەوەکانمان لە زۆربەی زۆری فیلمەکانمانە لە خودی ژیان خۆیەتی، ینی هەموو شتێک سەرەتا و ناوڕاست و کۆتایی هەیە. لەم فیلمەی کاک سەفینەمە بەرشێوازێکی تری جێڕانەوەکەوین بەس سروشتێکی تری جێڕانەوەکەوین کە ئەو خۆی واخوازێ بە تایپێکی تر چیرۆکمان بۆ بجێڕێتەوە لە فۆرمێکی ترا چیرۆکمان بۆ بجێڕێتەوە کە ئەم بە دوایەک هاتنی سەرەتا و ناوڕاست و کۆتاییە زۆر دیار نەبێ زۆر ئاشکرا نەبێ لە چیرۆکەکەیە. ئەوشی کۆمەچیەکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم جۆرە لە بنیادی جێڕانەوەمان باتێ خودی چیرۆکەکە خۆی بەلایەک تایپی جێڕانەوە کە بەلایەکی تریشەوە ئەو جۆرە لە ئەتمۆسفیرەیە کە لە کۆی گشتی فیلمەکەیە دروستی کردووە. ئەو لە ڕێی ئەتمۆسفیرەکەەوە پێمان بڵێ ئەمە کێمەی بینین ژیان و سروشتی ژیانێکی ئاسایی کاراکتەرێکی نۆرمەڵ و ئاسایی و سادەنیە، بەڵکو کاراکتەرێکە بەشی خۆی ئالۆزی خۆی لەگەڵ خۆی هەڵگرتووە. گەرچێبینی کاراکتەرەکە بکەی ئەبینی ئەم کاراکتەرێکی تا ڕادێکی زۆر ئالۆزە، ینی کاراکتەرێکی سادەنیە کە تۆس بکەی لە ژیانی ڕۆژانای بە بەردەوامبەریەکەوی. بۆیە هەموو ئەو ئالۆزیانەی کە لە ناوەوەی کاراکتەرەکە هەن کە لە ناو دەرونی کاراکتەرەکە هەن جۆزراونەتەوە لە ڕێی سینەماتۆگرافیەوە بۆ ئەتمۆسفیرەکە بۆ ئەو کەش و هەوایی کە فیلمەکەی تیاڕۆیە بۆ لۆکیشن بۆ ڕووناچی بۆ ڕەنگ تەنانەت بۆ هەموو جوڵەکانی کاراکتەرەکەشی کێمرە ناو فرێمەکەی خۆمانای بینێن. داڕشتنی فرێمەکان و میزانسێنیش لە ناو فیلمەکە بە شێوازێک داڕێژراون کە جۆرێک لە هەوڵی دروستکردنی ئەتمۆسفیرێکی جیاواز بێ کە ئێمە لی ئەڕوانین هەمیشە چاوەڕوانی ئەو بکەن ئێمە سەرقاڵی سیرکردنی تابلۆیەکی هونەرین نەکوێنێک لە وێنەکانی ژیان. ئەم هەوڵی کاک سەفین و سینەماتۆگرافەرەکەی پێکەوە هەوڵێکە بۆ دروستکردنی فۆرمێکی جیاواز لە فیلم و تایپێکی جیاواز لە فیلم تەنانەت هەڵبژاردننی زمانی کاراکتەرەکە کە ئێمە بینین کاراکتەرەکەمان بە زمانی کوردی قسە ناکا بۆ نمونە دیالۆگەکانی بە ڕووسیەڵێ، ئەمە بەشێکی تر لە دوورخستنەوەمانە لە ژیانی ئاسایی، بەشێکی تر لە دۆزینەوەی فۆرمێکی ترە بۆ قسەکردن لەسەر ناو دەرونی کاراکتەر. ڕەنگە تۆزێک زیادە ڕۆی تیا بێگەر بڵێم کاک سەفین لە کۆی گشتی فیلمەکەیە کار لەژێر کاریگەری فۆرمێکی تایبەتی فیلم دروستکردنە بەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر هەوڵیاوە ئەتمۆسفیری فیلمەکەی لە ئەتمۆسفیری فیلمەکانی تارکۆڤسکی نزیک بکاتەوە بەلایەک لەلایەکان، لەبەرەوەی کە من وەکو خۆی کە ئیناسم یەکێکە لەو کەسانی کە باخێکی زۆر باش بەو فۆرمە جیاوازانەی سینەما ئەیات و بە تایبەتی تایپی و فۆرمیشکردنی تارکۆڤسکی و لەگەڵ هەندێک لەو دەرهێنەرانی تری کە لەم کەش و هەوا ئەتمۆسفیرە جیاوازەیە ئیشەکەن کە ڕێک دووبارەکردنەوەی ژیان نییە، قسەکردنە لەسەر ژیان چیرۆکێکی ناو ژیانە، بەڵام وەک خۆینا ژیان لە فۆرمێکی هونەری جیاوازە پێشکەشی ئەماکەن. هەوڵەکانی ئەو بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئێمە
لە جوگرافیەکی دیاریکراوە قسە لەسەر هەموو ئەو ئاریشانانکەین کە لە ناوەی کارکتەرێکا کۆبۆتەوە هەوڵێکی تا ڕادێکی زۆر سەرکەوتووە. بەڵام ئەوەی کە بۆ منە بێتە جێی سەرنج و ئەمە گفتوگۆیشی لەگەڵ کاکسەفینا پێ بکەم ئەوەیە ئەمە بۆ فیلم دروستەکەن، ینی یەکێک لە پرسیارە هەر ئەزەلی و سەرەتاییەکانیش تا ڕادێکی زۆر کە هەمیشە بەرەو ڕووی فیلم سازێکە بێتەوە ئەوەیە یەکەم پرسیاری ئەوەیە کە لێکن ئێمە بۆ فیلم دروستەکەین، ئەم فیلمە بۆ چێ دروستەکەین؟ ئایا لە ناو کەلتوری ئێمەیە، لە چوارچێوەی بیرکردنەوەی ئێمەیە، لە ناو ئەتمۆسفیرەکانی ئێمەیە چیرۆکێک کارکتەرێک نادۆزینەوە گزارش لەو شتە بکات کە لە ناوەی دایرەکتەرەکەمانە کە لە ناوی دەرهێنەرەکەمانەوە پەنا بۆ ئەتمۆسفیری جیاواز، کارکتەری جیاواز، کەلتوری جیاواز، زمانی جیاوازە بەیکە هی ئێمە نییە. ئایا خوڵقاندنی ئەم کەشە یەکێکە لە زەڕورەتەکانی گەیاندنی بیرۆکە و ئایدیا و ڤیژنەکەی تۆ بۆیە بەم شێوازە مامەڵاکەین؟ کێشەی سەرەکی ئێمە لە بەردەم ئەوی کە لە بەردەمی فیلم و سینەمای ئێمەوە ساڵ ڕاستیا کێشەی شوناسە. ئێمە بەدوای چێوەین؟ ئایا ئێمە بەدوای ئەوەین بمانوێت جۆرێک لە فیلم دروست بکەین کە جۆرێک هەڵگری شوناسێکی کەلتوری کوردی بێ تا بە دنیا بڵێن ئێمە فیلمسازی کوردین و ئابەم شێوازە ئاریشەکانی خۆمان گزارش لێکەین؟ بۆ نمونە گەرم فیلمی کاکسەفین تایتڵەکانی لێ بکەیتەوە، ینی ناوەکان گۆڕی بە ناوی هەر یەکێکی تر، ینی هەر شوێنێکی تر ڕەنگە هەمان هیچ کێشێکمان بۆ دروست نەکا لە بەرەوەی کە شتێک نابینی ئاماژەیەک لە ناو فیلمەکە، ئایکۆنێک لە ناو فیلمەکەیە، سروشتی جێڕانەوەکە، ئەتمۆسفیرەکە، کاراکتەرەکە، زمانەکە، هەمووەمانە هیچی پێو ناڵێ ئەمە کوردیە یا با بڵێن جۆرێک لە ئینتیمای هەیە بۆ شوناسێکی کەلتوری لەم جوگرافیای ئێمەیە. بەرچنیە کوردی بێیان تا ڕادێکی زۆر تەنانەت خۆرهەڵاتیش دیار نییە، کۆی ئەتمۆسفیرەکە کەش و هەوای فیلمەکە لە خۆرهەڵاتی ناچێ، تەنانەت لە دۆزی لە دروستکردنی فۆرما، لە جوڵەی کامێرایە، لە ڕەنگە، لە لۆکیشنان، لە هەموو شتەکانی ترە هەوڵی جۆرێک لە جیاواز بوون درراوە. بەڵام تا ڕادێکی زۆر ئەمەواکە تۆ فرامۆشی شوناسێکی کەلتوری بکەی کە بتەوێ یانە تۆ خۆت سەر بۆ شوناسە کەلتوریە. دوورکەوتنەوە لەم بازنەی شوناسە کەلتوریەوە کە فیلمەکە بچێتە قاڵبی بەرەمهێنان بۆ شوێنێکی تر یا ئینتیمای هەیە بۆ جیهانێکی تر بۆ دەرەوەی ئێرە. من لەگەڵەوە ئەمێمە بتوانین گڵۆباڵ بیر بکەینەوە، ینی لەگەڵەوە ئەمێمە بیرکردنەوەکانمان باگەردوونی بێ، بەڵام لانی کەم بە شوناسە کەلتوریەکی خۆمانەوە توانین بە دنیا بڵێن ئێمە ژوەکەوە بیرەکەینەوە، بەڵام بەم شوناسە کەلتوریەوە. بۆیە پێویستیەک کە پێویستە کا فیلمسازی کوڕەچاوی بکە ئەوەیە ئێمە چۆن نەتوانین لەم لۆکاڵی بوونەی خۆمانەوە تەماشای دنیا بکەین یا لەم لۆکاڵی بوونەی خۆمانەوە بە شوناسێکی کەلتوریەوە بچینە ناو دنیاکەی ترە. ڕەنگە لە فیلمی درێژە ئەمە جۆرێک لە فیلم سە دروست بووکە فیلمی ترانسناشناڵە، ینی کۆمەڵێک کۆمپانی پێکەوە کۆبنەوە لە وڵاتانی ترەوە پێکەوە جۆرێک لە فیلم دروست بووە کە هەر ینی ئەم تایپە بۆ نمونە ڕەخنەگری چۆک و حەمید دەباشی یا چەنەهای تر ناویان ناو ترانسناشناڵ لەبەرەوەی کە کۆمەڵێکی زۆر کەلتور و کۆمپانیای جیاوازتیای کۆبن و تۆ خۆی لە ڕاستیە زارەوەکە زارەوەی ئابووریە هێنراوەتە ناو دنیای فیلمسازیەوە لەبەرەوەی کە کۆمپانیەکانی بەرەمەنانی فیلم هەرێکان لە وڵاتێکەوە یان هەرێکان سەر بە کەلتورێکە بەڵام پێکەوە فیلمێک بەرەمەهێنن. ئەمە ڕەنگە لە فیلمێکی درێژە کە ئەوێت بگاتە دنیا و بازار بۆ خۆی پێیا بکە جێگەی ببێتەوە، بەڵام کاتێک ئێمە شۆرت فیلم دروستەکەین کە فیلمێکی کورد دروستەکەین بەڕای من کە ڕەنگە ئەمە ڕاکی حتمی نییە لە ڕاستیە و هەموو کەسیش ئازادە چۆن بیرەکاتەوە وا باشترێکە لانی کەم نزیک بینەوە لەو شوناسە کەلتوری خۆمانەمانە ئەجابەرەوە ڕووی دنیا ببینەوە. کۆی گشتی فیلمەکە لە ڕووی نواندن، سینەمەتۆگرافی، ئیدیت، هەموو شتەکانی تر یەکێکە لەو فیلمە جوانانەی کە حەزەکەی تەماشای بکەیت لە ڕاستیە لە باتی جارێک دووسێ جاریش توانین تەماشای بکەیتەوە، بەڵام ئەوەی کە تەچی ئێمە ناکەوەی بە تەواوەتی بەرمان ناکەوێت بابەتی چیرۆک و ژێڕانە و زمان و کەیەکە تا ڕادێکی زۆر لەوە دوورمانە خاتەوە ئێمە هەست بکەین سەیری فیلمێکی کوردیەکەین. پرسیاری من بۆ کاکسەفینەوەی ئایا تۆ مەبەستە بەم شوناسە جیاوازەوە قسە لەسەر ناوی خۆت بکەی وەکو کاراکتەر، یاخود ئایا تۆ دوورکەوتنەوەت لەم شوناسە کەلتوریە کوردیە لە پێناوی چیایە؟ لە پێناوی ئەوەیە تۆ بڵێ من گڵۆباڵتر بیرەکەمەوە لە ئێوە، ینی من ئەمەوێ بە شێوازێکی تر گزارش لە مرۆڤایەتی بکەم بڵێ مرۆڤایەتی هەمووی یەک ماڵە، هەمووی یەک شوێنە، ئەمە لە سەردەمی گڵۆبالیزەیشنین و ئیتر دنیا هەمووی پێویستی بەوە نیە ئەم شوناسانە ئەلێکتریجیاکەنەوە. پرسیارێکی تریشم ئەوەیە خوڵقاندنی ئەم جۆرە لە ئەتمۆسفیر وەکو دایرەکتەر چەندێک ماندووتەکە لە بەرەوەی کە تۆ پێویستی بەوەیە کەلتورێکی ترمان پێ ئاشنا بکەی کە خۆت سەر بەو کەلتورە نیت. هیوادارم تێبینیەکانم و پرسیارەکانیشم بێتە جێی سەرنجی کاکسەفین و بینەرانیش. زۆر سواز بۆ دکتۆر دڵشاد مستەفا، ئەڵبەت ئێستا پرۆفیسۆر یاری دەدەر، من شانازێکی گەورەیە کە
یەکێک بووم لە خوێندکارەکانی ئەو لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی ونەر و زۆر سوودم لێ وەرگرتووە لە ڕووی مێژووی سینەما و هەندێک تیۆری سینەما و هەندێک مناقەشات کە لەسەر ئاسی شخصی یان تەنیا کە کردومانە پێکەوە. سپاس بۆ دکتۆر بۆ سەرنجەکانی. هەڵبەت ئەم جۆرە فیلمانە یەکێکن لەو فیلمانە کە لە ژیانە ئینسان جاری وا هەیە بابەتێک ئەبێت بە مخۆرکە یان ئەبێت بە گەنگەشە یان بێ بە کێشە یان بێ بە قەزەیەک تایە کە ئەبێت بۆ خۆی تەفریقی کایە بەتاڵی بکاتەوە. من بابەتی مەسەلەی خۆکوژی تاما وەکو سەرنجێک یان وەکو بابەتێک یان وەکو فکرێک هەمیشە لەگەڵ ما گەشەی کردووە لە مناڵیمەوە هەستم پێ کردووە. کاتێک کە فێری جگەرە کێشان بووم بەیانیان کە هەڵەسام جگەرەمە کێشان لە سەر مێزی با بڵین ئەوی پێڵێن مێستەوە لێدیانە و مێزی کە لە لای بێدەکەتەوە هەیە خەوید پێش هەموو شێک دەسمە بر بۆ جگەرەکەم کە بەیانیان خەبەرمە بۆیەوە لە خەو ئەچووم جگەرەیەکمە کێشا دوایی هەندێک سێری دەرەوەمە کرد دوایە هاتم بۆ دەستشۆر و تەوالێت و ئەوانەمە کرد دوایە سێرم کرد ژیان جۆرێک لە ڕێپیتیشنی تایە جۆرێک لە دووبارە بوونەوەی تایە وەسم کرد ئەم جۆرە لە دووبارە بوونەوەیە یەسێک دروستەکە یان ناڕەحەتیەک یان نیشانەی پرسیارێک ئیستثنایەکە بۆ بەشەرکە هەوڵێک بات بۆسێ لەسەری هەڵبەت بۆ ئینسانانی کە بۆ خۆیان ئەبێ بەجێ ڕامان و پرسیار لە ژیانیانە ئەوە هەر ئەمە بوو بە دەستپێکی یەکەمی بیرکردنەوەی من دەربارەی دروستکردنی فیلمێک بۆ مەسلەی وجودیەت و فکری وجودیەت. وەک ڕۆڵان پارت باسی دەکات ئەگەر فیلمێک دروست بکرێت مێتافۆر یان با بڵێن ئەو بابەتانی کە ئەکرێن بە فیلم یان قەرارە فیلمیان لێ دروست بکرێت خوێندنەوەی یەکەم و دووەم و سێم و دێمیان بۆ نەکرێت بەڕاستی ئەو فیلمانە نابنە جێگەی ڕامان بۆ بەشەر یان نابنە جێگەی بیرکردنەوە یان لە تەنها لەو جۆرە فیلمانەیە ئەمێننەوە لە فیلمی ئینتەرتێمنت و فیلمی سەرگەرمی و جەوگۆڕین و ساردی خواردن یان با بڵێن گەنمە شامی خواردن لە ناو هۆڵەکانی سینەمایە چونکە ئەگەر فیلم نەبێتە هۆی جێ ڕامان بۆ ئەو کەسانی کە بینەری فیلمن کەواتە نەیتوانیوە ئەو گوتارە گەورەی کە بەسەر شانیەوەیەتی سینەما چە هەڵگری سینەما چە ئەو کەسانشی کە لە ناو سینەمایە کارەکەن بیپێچێت. من ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان فیلمێک دروستکەم لە هۆڵەکانی سینەما ببێ بەهۆی ئەوەی کە کاتێک بەڕێ بکرێیان ببێتە هۆی بەسەربردننی کاتێک بۆ بینەرەکانم بەڕاستی ئەو فیلمە ڕەنگە بۆ داهاتووی خۆم یان لە ئێستەوە نەعلەتی لێ بکەم چونکە فیلم هەڵگری گوتارێکی جیاوازە هەڵگری گوتارێکی ئینسانی و تۆپی وجودی ئەنتۆلۆجیە کە ئەرکەکەی زۆر لەوە زیاترەکە من لە تام و لەزەت و چێژە بیبینمەوە هەڵبەت سینەماش خۆی یان فیلم یان سیرکردنی فیلم هەر جزئێک لەوە هەڵەگرێت یان با بڵێن ئێمە جاری وا هەیە کە سەرەتا ئاشنا بین بە سینەما جۆرێک لە لەزەت و بینین سەرنجمان ڕاکێشە بۆی کە بچینە ناو دنیای فیلم و دوایە بە فیلمە زۆر گرنگەکان ئاشنابی. مەسەلەی مێتافۆر یان مەسەلەی سینەمای مەجازی ئەوەی کە باوە یان گرنگە یان لە ناو دنیای شەپۆلی تازی فەڕەنسی و ڕیالیزمی ئیتالی و ئەوانە زۆر قسەی لەسەر هەیە و حتا ئێسا و لە حتا تا دۆگماکانیش سینەمایەکە کە نابێش با بڵێن شوێنەوارەکانی زۆر مەئلوف بن ئاشنا بن بۆیە فیلمی بیکتری یان فیلمی درەختی گەورە بەم شێوازە هاتۆتە بەرهەم. من کاتێک دەسم کردەوە بە دروستکردنی ئەم فیلمە بیرم لەوە کردوەوە کە چۆن کۆنسێپتەکەی هەڵگری فکرێکی ئەنتۆلۆژیە هەڵگری فکرێکی با بڵێن گلۆبالیزیشنە یان یونیڤەرساڵە ئاواش بیرم لەوە کردوێتەوە کە چۆن ناشوێن بێت یعنی چۆن کۆنسێپتەکە سەر بە شوێنێکی دیاریکراوە معەیەن نیە ئاواش شوێنەکانی یان لۆکیشنەکانی یان دیمەنەکانی یان گرتەکانی ناشوێن بن بۆ ئەوی
جۆرێک لە ڕەبت دروست ببێتەوە لە بینی کۆنسپتەکە و تەکنیکیەکانە لە ناو فیلمەکە. ئەگەر ئێمە باسی مەسلەی خۆکوژی بکەین لە شوێنێکی دیاریکراوە معەنە هەڵبەت ئەچینەوە سەر ئەو شوێنە ئەڵێن بە دیاریکراوی ئەم ڕووداوانەیان ئەم بابەتانە لێرە ڕۆئێن کاتێکەکرد لە شوێنێکە با بڵێن لە دەیەکی کوردی ئەگەر خۆکوژیەک ڕووبا بێ بڵین کوردستانی خۆمانیا کوردستان بەگشتی یا بەم شێوازە جلو بەرگەوە یا بەم شێوازە شوێنەوە یا بەم ئینانە حاڵەتی ئەلم شێوازانی تا دروزە بێت. لەبەرەوە من تەرکیزم خسۆ دەسەرەوە چ لە ڕووی زمانەوە چ لە ڕووی لۆکیشنەوە چ لە ڕووی کۆنسپتەوە هەموو ئەوانە نامەلوف بن و دیار نەبن بۆ ئەوی کە بتوانین قەزیەکە یان کۆنسپتەکە بەگشتی کۆ بکەینەوە لە بابەتێکە کە پێوتێ بابەتێکی یونیڤرساڵی. بەڕاستی دروستکردنی ئەم جۆرە کارانەیە ئەم جۆرە لە فیلم ئەرچێکی خۆی هەیە و تێگەیشتنی خۆی هەیە. من بەش بە حاڵی خۆم زۆر سواسی دکتۆر دڵشاد دەکەم بۆ تێگەیشتنە قۆڵی دەربارەی کە باسی فیلمی بیکتری کرد بە شێوازێک کە منی بردەوە بۆ ناو یادەوەرەکانی تارکۆفسکی و تێگەیشتن لە سینەمای شاری و ژانرەکانی تری سینەما بۆ قوڵیە. ئەوەی کە گرنگە دروستکردنی ئەم جۆرە فیلمانە دروستکردنی ئەم ئەتمۆسفێرانە پەیوەندی بە معریفەیەکەوە هەیە. ینی بەڕاستی من حەز ناکەم لێرە وەسفی خۆم کەمیان بە شێوەیەک لە شێوەکان بچمە ناو هەندێک بابەتەوە و تا ئێستا من باوەڕ ناکەم فیلمێکم دروست کرد بێن ئیشێکم کرد بێت شایانی باسکردن بێت و ئەم بەرنامەیەش و ئەو قسەکردنەی دکتۆر دڵشادیش و هەموو ئەو شانی کە ئێستا لەم بەرنامەیە ڕۆیان هەڵبەت لە ڕێز و حرمەتە و لە گەورەی منانیە لە خۆشەویستیان بۆ سینەما و لە تێگەیشتن لە هەندێک کەس و کەسایەتی هەیە لە ناو بواری سینەمایە ئەو گرنگی من نییە یان مهمی من نییە لەباری سینەما. بەڵام معریفە زۆر گرنگە و معریفە و فکر و قاچێکی تەواو لە ناو ئەدەبیات واو لەیەکات هەندێک شت هەیە هەڵی بێنجێنی لە ناو ژیانی سینەمای خۆتەیان لە ناو ژیانی فیلمسازی خۆتە و ئەم جۆرە دروستکردنی کەش و ئەم ئەجوا و ئەم جۆرە بیرکردنەوەانە بەبێ معریفە و بەبێ پاڵپشتی معریفە بە ژێرخانی فکری دروست نابێت و هەندێک جار من تەحادای گەورەم لەسەرەوە کردو لەگەڵ هەندێک برادری خۆم هاوپۆلەکانم لە زانکۆ لە زۆرکایە و باسی تراباسی ئەومان کردووە کە فیلم بەبێ معریفە دروست نابێت، فیلم بەبێ پاشخانی فکری دروست نابێ، فیلم بەبێ ئاگایی دروست نابێ، فیلم ناکرێت ئەتۆ ئاگاو لە سایکۆلۆژیای بەشەر نەبێ، نابێ ئاگاو لە ئاینەکان نەبێ. ینی تۆ ئەگەر بگەڕیتەوە سەر ئاینەکان ئەگەر سوێنێ پێویستە بە میتۆدێکە بێ، پێویستە بە فکرێکی ئایدۆلۆژی هەبێ دەربارەی دینی ئیبراهیمی مەسەڵەن ناکرێت تەکوینە نەخوێن دەبێتەوە، ناکرێت حزقیال و دانیال و مەلاخی و ئەشعای نەبی و زەبورەکان و داود و سلێمان و هەندێک فکری مەسیحیەت و هەندێک لە فکرە ئیسلامیەکانە نەخوێن دەبێتەوە. لەبەرەوە تۆ ئەگەر نەگەڕیتەوە سەر ڕێگ و ڕیشەکان، ئەگەر نەگەڕیتەوە سەر بنەما فکرەکان یان بنەما فەلسەفیەکان، تۆ ناتوانانی فیلمێک دروستکە یان تەوجی یا تەحریکی بەرامبەرەکە بکە لە ڕێگی فیلمەوە ئەگەر تەوعیەکردن بێ، ئەگەر بابەتی تێگەیشتن بێ، ئەگەر بابەتی فێرکردن بێ بەبێ بنەمای فکری. لەبەرەوە قەنەعاتێکم هەیە ئەوەی کە دکتۆر دڵشاد باسی یەکات زۆر تەواوە دروستکردنی ئەتمۆسفێر یا دروستکردنی فیلمێکی لەم چەشنە پێویستی بە معریفەیەکی بەهێز هەیە، پێویستی بە دنیابینی، پێویستی بە گەڕان و ڕیسێرچێکی باش هەیە بۆی کە بتوانانی بگەیت بە ئامانجە گرنگەکانی خۆیان ئەو پرسیار و ئەو با بڵێن گیرۆ دەبوونی کە دەرهێنەر یان نووسەر هەیەی یعنی حاڵەتێک نەبێ بە حاڵەتی گیرۆ دەبوون بۆ من ناکرێ من فیلمێک بەرهەم بێنم. یعنی ئەگەر قرار نەبێت بابەتێک نەبوو بێ بە کێشە بۆ من ناژوێ بە فیلم یان ناژوێ بە نووسین یان ناژوێ بە هەر شتێکی ترکە لە ناو ژیانمانە ببێ بە پرۆژە و بۆ هەر کێشێکی تر وەکو پیشە من بێ بۆ کەسێکی ترکە لە هەر بوارێکی تری ژیانە ئیش بکات ئەبێ بەڕاستی ئەو بابەتە ببێ بە کێشە بۆ ژیانی ئینجا ئەتوانێت دەستی بۆ برێت و ئینجا ئەتوانێت تیا قوڵ بۆ بێتەوە. سوپاسدانەکەم، سوپاس بۆم بەرنامەیە گەورە بووم لێرە ئۆتوانین لە ناو بەرنامە پرۆگرامەکانی ترا چەنەها کات و چەنەها شتی ترمان هەبێ، قسەی ترمان هەبێ دەربارەی فکری سینەما و قوڵتر لەم باسانە بگرێت.
mój drug, ja uwierzę, że Ty pierwszy услышишь и узнаешь о моей смерти. Прошу позаботься о моих похоронах рядом с единственным деревом. Под холмом хороните меня, то, над которым однажды мужчина повесил себя и покончил с собой. А когда мы пришли, дети собрались вокруг него, щекотали его ноги и играли с его ботинками.
Я уверен, что теперь вен. Услышишь и узнаешь о моей смерти. Прошу позаботиться о моих похоронах. Рядом с единственным деревом, под холмом хоронят имя, то, над которым однажды мужчина повесил себя и покончил с собой. А когда мы пришли, дети собрались вокруг него, щекотали его ноги и играли с его ботинками.